لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون وەکو هەموو جار بەبیر بینەرانی خۆشەویست دەینین و کە بەرنامەکەمان تایبەتە بەوەی چۆن دەتوانین کەسێکی پێشەنگی ساڵحی خاوەن پەیام دروست بکەین. دیارە تاکو ئێستا کە 54 بەرنامەمان تەزیر کردێت تەنها باسی پێشەنگ بوون دەکەین کە لە بابەتەکانی ڕابردوو باسی چەند بنچینەیەکی سەرەکیمان کرد کە ئەو بنچینەیانە 5 بنچینەی سەرەکینە کە هەنە بواری ئێمە دەخوڵینەوە. تاکو ئێستاکە بەرنامەکەمان تەنها لەسەر ئەو 5 بنچینەیە گوتمان کە پێویستە کەسێک کە دەیەوێت پێشەنگێکی ساڵح بێ، هەروە بەهرەدار بێ، هەروە خاوەن پەیامێ کە گرنگی بە بەهایەکان بدە. پاشەوەی باسی بەهای ئیمانیمان کرد، بەهای نەفسیمان کرد، بەهای ئەخلاقیمان کرد، بەهای ئەزبوونیمان کرد، بەهای بەخشینمان کرد. گوڵمان دەبێت کاتێک بەها کەواتە کەسی پێشەنگ دەبێت بەهای هەبێت، قیەمی هەبێت. ئەو قیەمانەش قیەمی ئیمانیمان باس کردی، نەفسیمان باس کرد کە دەبێت خۆی پێ بڕازێنەوە. لە پاشەوەی هاتی گوتمان دووەم بنچینە کە پێویستە کەسی پێشەنگ گرنگی پێ بدە پلاندانان کە پلانی هەبی. ئینجا پلانیشمان کردە 4-5 بوار کە پلانی هەبی لە بوارەی خۆی ئایا دەهێوێت لە چ بوارێک کە خزمەتی موسڵمانەوە، خزمەتی مرۆڤایەت و خزمەتی خەڵکە. لە پاشەوەی باسی ئامانجەکانمان کرد کە پێویستە پلانی لە ئامانجەکان بە شێوەیەک بی، پلەبەندی هەبی لە دیاریکردنی هەندێک شت کە جیهانیان گرنگە و جیهانیان گرنگترە، هەروەها هاوسەنجی هەبێ لە هەندێک بابەتدا کە بابەتی عەقڵی و بابەتی هەروەها عاتفی و هەروەها لە ژیان و لە قیامەت و ئەو بابەتانە، هەروەها ڕۆشنبیری و لە ڕوانگەی ڕۆشنبیری و ساماندا ئەوەشمان باس کرد کە پلانی هەبی لە بواری ڕۆشنبیری، پلانی خۆی هەبی لە بواری سامانجی پلانی هەبی. کام بەرنامەیە دێنە سەر بنچینەی سێم کە پێویستە کەسێکی پێشەنگ گرنگی بە بوارە بدە. یعنی کەسێک نابتە پێشەنگێکی باڵادار یان کەسێک ببتە پێشەنگێکی کاریگەر، دەبی ئەم خاڵەشی تێدا بێ. پەیوەندیەکان کە مەبەستمان لە پەیوەندیەکان ئەوەیە کە دروستکردنی پەیوەندی، گرنگی پەیوەندی کە گومانی تێدا نییە کە سروشتی ئینساندا سروشتێکی شارستانی هەیە، طەبعێکی مەدەنی هەیە. وەکو ئیبن قەییم لە زاد المیعاد یا ماعاد باز دەکا کە کاتێک باسی کتێبی جیهاد دەکات لە بیدایەتدا باز دەکا دەرێ ئەلئینسان مەدەنی بطبعه. ئینسان بە طبعی خۆی بە سروشتی خۆ مەدەنیە. کاتێک تەماشا مەدەنیەت دەکەی، شارستانیەت یعنی کەواتە حەزی لە بابەتی چیە؟ پەیوەندیە. ئەو پەیوەندی دروست بکە. جا ئەو پەیوەندیانە پەیوەندیەکی گرنگ گومانی تێدانێ کە ئینسان کاتێک خودی خۆی کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی بی یان پەیوەندیەکی تربی، ئینسان ناتوانێت بە تەنها بژی. ئەو بە تەنها ژینە کە ناتوانێت بژی کەواتە پێویستە پەیوەندیەکی توندۆتۆڵی هەبێ. اینجا ئەو پەیوەندیانەی کە ئێمە دەیمە باز بکەین کە کاتێک دێین باسی بنچینەی پەیوەندی دەکەین، بەبەستمان 5 بنچینەیە کە پەیوەندیەکان دەکرێنە 5 پەیوەندی. یەکەمیان ئایا ئەو کەسە زۆرە پەیوەندیەکی هەیە لەگەر خودی خۆی، کە ئینسان ئەگەر بێت و لە خودی خۆی پەیوەندیەکی توندۆتۆڵ نەبوو، پەیوەندی لەگەڵ مرۆڤ، لەگەڵ دەوروبەری خۆی، لەگەڵ خەڵک بە شێوەیەکی گشتی. لە پاشەوەی کە دێین پەیوەندی لەگەر خاوەن دەسەڵاتەکان چ جۆرە پەیوەندیەکی هەیە، هەروەها پەیوەندی لەگەر دۆست و تیمەکەی خۆی کە چ پەیوەندیەکی دروست دەکات، هەروەها پەیوەندی لەگەر دوژمنان یا منافسەکانی. تەماشا دەکەی ئەم جۆرە پەیوەندیانە تەصنیف کرانە کە یەکەمیان کە ئینسان دەبی دەی بکۆڵتەوە پەیوەندی لەگەر خودی خۆی چارەسەر بکات، لە پاشەوە بە شێوەیەکی گشتی لەگەر خەڵک، لە پاشەوەی پەیوەندی لەگەر دەسەڵاتداران و خاوەن نفوذ. بۆ نمونە کەسێک لە شوێنێکە کە پەیوەندی توندۆتۆڵی هەیە لە ڕووی خۆی هیچ کێشەی نییە، بەڵام لەبەر ئەوەی پەیوەندیەکی لەگەر دەسەڵاتداران و خاوەن نفوذەکان لەوانەیە پەیوەندیەکی بەو شێوەی نەبێ، دەبتە هۆی ئەوەی لاوازی. هەروە پەیوەندی لەگەر تیمەکەی ئەو تیمەی کە لەگەریان ئیش دەکا، هەروەها پەیوەندی لەگەر دوژمنان و هەروە منافسەکانی. هەر یەک لەم خاڵانە ئینشاءڵڵا دەمان هەوێت چەند بەرنامەیەکی لەسەر بکەین کە ئێستا کە ئێمە تەنها باسی یەک خاڵ دەکەین کە پەیوەندی ئایا ئینسان مرۆڤ کە ئەم بەرنامان چەند بەرنامەیەک لەسەر دەکەین کە چۆن ئینسان دەتوانێت پەیوەندیەک لەگەر خۆی تەندروست بکات. حتمما کە ئینسان
کە خوای پەروەردگار دروستی کردووە لە چەندەها کۆ ئەندامی دروست کردووە هەروەها لە چەندەها شتی دروست کرد وەکو عەقڵ وەکو ڕۆح وەکو نەفس ئەم بابەتانە چۆن ئینسان دەتوانێت پەیوەندی لەگەر خودی خۆی بکە لەگەر ئاڵا لەگەر جەستەی خۆی بکە لەگەر عەقڵی خۆی بکە لە بواری عاتیفی خۆی بکە چۆن بتوانانی مامەڵەیان لەگەر بکە و ئێمە دەین لە بابەتی پەیوەندی ئینسان لەگەر خودی خۆی لە 5 خاڵ کۆی دەکەینەوە کە هەرێک خاڵک بەرنامەیەک یان دوو خاڵ بەرنمەیەکی لەسەر پێشکەش دەکەین بۆ ئەوەی بەڕێز بۆ ئەوەی بەرچاوڕوون بین کە چۆن ئینسان دەتوانانی پەیوەندی لەگەر خۆی ڕێک بکە بۆی ژەرگێتە 5 پەیوەندی کە ئینسان لەگەر خودی خۆی ڕێک بخە یەکەمیان کە الثقة بالنفس وەکو خوای پەروەردگار کاتێک باسی نفسی مطمئنە دەکا کە ئەو نفسی مطمئنە زۆرەکە لەوەی کە ثقة بالنفس هەروە التحكم بالذات کە دووەمیان چۆن دەتوانانی کۆنتڕۆلی خۆی بکەیت هەروە ئەم بابەتەش الضبط والتحكم بالذات تبدأ الضبط النفس ضبط النفس كأوج بوندي بعلاقية تزكية وتصوف داهية هروها تطور التنمية زاد كودكي أو سيم خالك بو بوندي شيء تندرس تبي لقر خودي خود تنمية الذات أقربية المصطلح شرعي ده بدا تزكية النفس شلون دتواني تزكية نفسك بو مصطلحنا ما بكاري نينين مصطلحا كان يستاك زياتر بيوندي بقش بيداني مروي هي والله مصطلحي شرعي أو لا ترك إنسان بيو بابل بي بوي كاتيك باسي ثقة بنفسي لك المؤمن القوي باسي مؤمن شلون إنسان نفسك الذات القوي الذات يجي قوي كاتيك باسي التحكم بالذات إذا كان ضبط النفس بعضك كاتيك باسي تنمية الذات بعضك باسي التزكية ذكين رابش كردن كأوا بتج كذبته هو تو تا کاتێک پەیوەندێکی تەواو هەبێ لەگەر خۆی دەبێت ڕاوێژکردنیش هەبێ ڕاوێژکردنەکە لە بۆ ئەوەی تاکو ئەو پەیوەندیە لەوانەیە هەندێک جاردا ئینسان لە ناخی خۆیدا بینی عاتیفە و بینی عەقڵدا مشتومڕێک دەبی ئەو مشتومڕەت دەبی کەسێک لێک لای بکاتەوە یان کە کەسەکە لەوانەیە دووربین نەبی بەو شێوەی هەرچەندە پێشەنگ کە دەبی دووربین بەڵام ئەگەر بێت و پێشەنگێک هەر ئینسان یەک عەقڵ کە توانا و دووربینیەکەی لە کەسێک لە دوو کەس و لە سێ کەس کە عەقڵی دوو کەس و سێ کەس بێهێزترە بۆ ئێمە باز دەکەین کە ڕاوێژکردن یەک لەوانەیە کە تۆ بتوانی پەیوەندیێکی تەندروست لەگەر خۆ هەبێ پێویستە ڕاوێژکردن هەبی سیفەتی ڕاوێژکردن لە خۆتە هەروە خولووە لەگەڵ خودی خۆت کە ئەم 5 خاڵە ئینشاءڵڵا باز دەکەین یەکەم شت دەینە سەر کە باسی دەکەین کە بەرنامەی ئەمڕۆ بە کورتی باز دەکەین هەر یەکیان کە بڕوابوون بە خود كبرون بخود كبيد الثقة بالنفس كالثقة بالنفس كأجر بيتو بيناسي جيب كإنسان اعتماد لسر خودي خوي بكاد أما كاتك باس اعتماد لسر خودي خوي ده كين يعني تسي يعني ما بس مانوني إنسان كاب بش لخواي بردقار بك وكو تنمية بشري أو بابة اعتماد هو اعتماد المرء على نفسه باشا واعتبار لذاته الاعتبار يجلب خوي بكا هروها كتواناي خوش بزاني في المكان للروي الزمني وللروي مكاني ده بەڵام نابی زیادە ڕێوی بکە یعنی کاتێک نێ بڕوابوون بە توانایەکان و لە هاتووی و هەرو بەرهەمەکانت کەوا زۆرێکە لەوەیسی کە ئینسان بڕوای بە خودی خۆی هەبی کە توانایەکی یان لێ هاتوویەکی هەیە یان بەرهەمێکی هەیە کە ئەو بەرهەمانە داوای لە خوای پەروەردگارش بە قبوڵی بکە کە ئەم جۆرە کە پێی دەرێسێ الثقة بالنفس بڕوابوون بە خۆت کە دەبتە هۆی ئەوەی تۆ بڕوابوون بە پەیامەکەی خۆت هەبی بڕوابوون بە ئامانجەکانی خۆت هەبی بڕوابوون بەو ڕێچکەی هەبی کە تۆ لەسەری دەڕۆی ئەو دەبتە هۆی ثقة بالنفس ئەگەر بێت و ئینسان ثقة بالنفس نەبی کە لەسەر ڕێڕەوێکی ڕاستە یان پەیامێکی دروست هەیە زۆر بە ئاسانی ئینسانەکە بەڵاڕێ دەبرێت بۆیە ثقة بالنفس برێتی لەوەی بڕوابوون بە توانایەکانی خۆت و هەروە لە هاتووی و هەرو بەرهەمەکان و ئامانجەکان و پەیامەکانت بێ ئەوەی چی بکەی بێ ئەوەی خۆت بە گەورە بزاری بێ ئەوەی زیادەڕێی بکەیت لەوەی کە ثقة بالنفس زۆر جار بێ کە ئینسانەکە دەبتە هۆی تەکەبوڕی لە بۆ دروست دەبی تەکەبوڕ و عنادی لە بۆ دروست دەبی کە ئینسانی عناد و ثقة بالنفس دەبی بەو شێوەیە بێ سنووری هەیە لەم سنوورەی ئەگەر بێت و ئینسانەکە زیادە ڕەوی تێکرد لە ثقة بالنفس دەبتە هۆی گەورە خۆ بە گەورە زانین و هەروە دەبتە عنادی هەروەها ثقة بالنفسیش نەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە زۆر خۆی بەکەم بزانی زۆر خۆی ذەلیل بکە بۆیە وابتغی بین ذلك سبیلا بۆیە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەیەکی جوانی هەیە کە فەرمووی لا تكونوا إمعة ئەمە شاکە دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکەن کە ئینسان بڕوای بەخۆی هەبی لا تكونوا إمعة
تقول إن أحسن الناس أحسننا. تەنها تۆ کەسێکی مقلد بی هیچ زاتێکت نەبی، هیچ ڕابوونێکت بەو شتەی نەبی کە تۆ لەسەری یان تۆ پەیامێکت هەبی، تەنها ئیشەکەت ئیمعە. ئیمعەتیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونی کردەوە ئیمعەتەن تقول إن أحسن الناس أحسننا. ئەگەر بێت و خەڵک پیاوی چاک بی خەڵک باشە، ئەمەش باشی دەکەن، ئەمەش چاکی دەکەن. وإن ظلموا ظلمنا. ئەگەر بێت و خەڵکیش ستەم بکەن، هێش ستەم دەکەین. ولكن وطنوا أنفسكم. تەماشا پیغمبر وطنوا أنفسكم. وطنوا يعني دربوا أنفسكم، يعني ضبطوا أنفسكم، يعني ثقوا بأنفسكم. يعني أو بابتانا همو دكري بون بشوينه وطنوا يعني شوينه جيني وطنوا أنفسكم. نفسي خوتان داب مرشينه، نفسي خوتان كبشيو إذا ثقتان بنفسي خود. إن أحسن الناس أن تحسنوا. أقربوا خلق تاشان كر وتسال كان. وإن أساءوا فلا تظلموا. ئەگەر بێت و خراپەشیان کرد تۆ نابیستەم بکەی، تۆ نابیستەم بکەی، بەڵکو دەبی تۆ هەر چاکە بکەی. کەواتە ئیمعە و کەسێکی مقەلیدە، شوێن کەوت و چاوی خۆی دەگری و شوێن کەوتوی کەسەکان دەکەوی بێ ئەوەی بزانی ئەم کەسە بەرەو چی دەبا. یان تەنها بەبەستەکەی چیە ڕەتدانەوەی کەسەکەی بەو شێوەیە کە مامەڵەی لەگەڵ دەکات، یان لەو مجتەمەعی تێدا مجتەمەعەکە چۆن بی ئەویش وا دەبی. كنا نخوض مع الخائضين. ئەوە پێی بێدەرێت بڕوانەبوون بە خۆت. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف. کەواتە ئەو کەسەی مؤمنی قوی لە چێ؟ لە ذاتدا، لە نەفسی خۆیدا، لە جەستەدا، لە علمدا. یەک لەوانشدا الثقة بالنفس. زۆر جار هەیە ئینساندا علمێکی چاکیشی هەیە، خوا گەورە زمانێکی پاراوی جوانیشی چاکیش دایتێ، هەروەها لە ڕووی هەیکەلیش هەرکەیەکیشی ڕێک و پێچی دایتێ. بەڵام کاتێک دێی لەوانەیە بنداڵێک بە شێوەک لە شێوەکان ئەگەر بێت و قسەی لەگەر بکە تەهدیدی بکە، ئەو کەسە لەوانەیە بترسێ، ثقەی بە علمەکەی خۆی نییە، یان بە جەستەکەی خۆی نییە، بیان بەو شێوەی کە خوای پەروەردگار دروستی کردیە بڕوای پێ نییە. بۆیە تۆ کاتێک کە خوای گەورە جەستەیەکی دایێت تەواو ثقە بالنەفس بیکە، خوای گەورە جەستەی دایێت جەستێکی تەواو و متەکامیلە. هەروە کاتێک زانستێک تێ دەتەوێت ئەو زانستەی پێشکەشکەی واتیە بکەی کە بە جوانترین شێوە پێشکەشی دەکەی. بەڵام گوتمان دوونت ئیفراد نەکەی، زیادە ڕەوی نەکەی خۆت وا پێ بزانێ، ئەگەر بێت و کەمێکت علم هەبی وا بزانی و یا علامە وەکو ببیە دەبدەبە. بۆ نمونە دەنین ثقة بالنفس جاروێ لە ئەو زانستەی کە بە ناوی گەشە پێدانی مرۆیی کە زانستێکی نازانستە، کە یعنی ئینسانت وەلێ لێ دەکە ئەگەر بێت ثقەی بڕوا بەخۆی بوون کە ئەگەر بێت و هیچی نەبێ زۆر شتە. ئەمە دەمان دەڵێن ثقة بالنفس کە لەو کاتی ئینسانێکی ئیمانداری پەیامێکت هەیە، ئامانجێکت هەیە، لێهاتوویەکت هەیە، توانایەکت هەیە، بەرهەمێکت هەیە، شتێکت هەیە، ئەم شتە بڕوات بەو هەبوونەی خۆت هەبی، بڕوات بەم شتەی هەبی کە هەیتت، نەک بڕوا بوون ثقة بالنفس بڕوات بە شتێکای بکەنیتت، بڕوات بۆ هەبی کە تۆ دەبیە کە تو بەڕاستی شایانی ئەوەی ببیە خەلیفەی موسڵمانان یان سەرۆکی دەوڵەت، یا ئەگەر بێت و ئێستا کە بەڕاستی من ئیعلانی شتێکم 10,000 نەفەر لێم خەڵەت بوو. نەخێر، ئەم بابەتانە کە سەبقی ئەحداث نەکەی، بەڵکو لەو کاتەی تۆ ثقة بالنفس کە تۆ دەتوانی ئەم توانایە هەیتت ئەو لێ هاتووێنێتیت کە پێی ڕازی بی، کە پێی ڕازی. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو شێوەیە دەفەرمێ. بۆیە ئەگەر بێت و ئیجابیات ثقة بالنفس ئەگەر بێت و کەسێک بڕوای بەخۆی بی دەبتە هۆی ئەوەی کە ئەوی زانە تەحملی مەسئولیت دەکە، بە پرسیارەتی زۆر بە ئاسانی هەڵدەگری و زۆر بە جوانی هەردەگری. هەروەها ئەگەر بێت و کەسێک بڕوای بەخۆی بی احترامی بەرامبەر دەگری، احترامی قودراتی خەڵک دەگری بە شێوەیەک لە شێوەکان. زۆر جار وەیە هەندێک کەس دەڵێن بۆ مامۆستای زانکۆ هەیە دژی تەڵەبە زیرەکانە، ئەمە بڕوا لە سەرنجامی ئەوە دێ کە ئەو مامۆستایە اینجا مامۆستای چی شوێنێکی ئەو مامۆستای ثقەی بە زانستی خۆی نیە، کاتێک تەڵەبەکەی دەبینی بەو شێوەی شتێک پێشکەش دەکا دەیدێ احترامی مواهب ناگری، احترامی قدراتی عقلی ناگری و بەدەنی ئینسانەکەی ناگری. هەوڕا ثقة بالنفس کە دەبتۆ ئەوەی تۆ زۆر بە ئاسانی حەلی مەشاکلی خەڵک بکەیت، هەروە زۆر بە ئاسانی ئامۆژگاری خەڵک بکەیت، تۆ چونکە توانایەکت هەیە زۆر بە ئاسانی دەستهێنا و خەڵکدا، هەروەها کە دەبتۆ هۆی ئەوەی قدوة للآخرين. هەروەها ئەو کەسەی کە بڕوای بەخۆی هەیە لەو بابەتانە دەبتە هۆی قودوە. بۆیە پێشەنگ دەبی
کە بڕوایەکی تەواوی بەچی هەبی بڕوایەکی تەواوی بەو لێ هاتوو توانایە هەبی کە هەیتی هەروە ئەگەر بێت و کەسەکەش ثقە بالنفسی لاواز بێ وەکو باسم ئیمعەبی یان المؤمن الضعیف بی کەواتە دوودڵی لە ڕایەکانی دروست دەبی دوودڵی لە کارەکانی دروست دەبی کە دوودڵیش دروست بوو کەراوەتەوە دڵڕاوچێ دروست دەبی هەروەها ئەگەر بێت و بە شێوەیەک لە شێوەکە دەبتە هۆی ئەو کەسەی کە ثقەی بەوەی نەبی کە خوای پەروەردگار ئەو شتەی پێدایە بەوەی کە هەیتی دەبتە هۆی ئەوەی خۆی بەراورد دەکەن لەگەر کەسانی تر خۆ بەراوردکردن تەنها لە دوو ڕوو دروستە کە خۆ بەراورد بکەی لەگە خەڵکی دین لە ڕووی ئاستی علمی لەگەل لە ڕووی ئاسی تەقوا ئەوانەش هۆرد و بابەتی بەڵام لە هەمان کاتیشدا کە پێی دەنی غیبطە نابی حەسادەت هەبی کە نەک ئەوەی کەسێک ئەگەر بێت و خاوەن دکتۆرایان خاوەن علمێکە تۆش حەز بکەی وەکو علمت هەبا یان ئەگەر بێت و حەز دەکەی وەکوی پارەت هەبا نەک کە حەسودیت ئەوەیە تۆ دەتەوێت ئەو نیعمەتە لەسەر کەسەکە لا بچی بدرێتە تۆ بەڵام ئەگەر بێت و حەزت دەکرد وەکوی بە خوای پەروەردگار چۆن نیعمەتی بەسەروی داباراندی بۆ شوێش نیعمەتی بەسەر تو داباراندا ئەوە دەکرد ئەو بابەتێکی ترە بۆی خۆ بەراوردکردن یەکێکە لەو نیشانانەی کە ئەم میسانە بڕوابوونی بەخۆی کەمە ڕەشبینی هەروە ئەگەر بێت و کەسێک ئەگەر بێت و بڕوابوونی بەخۆی کەمی دەبتە هۆی بڕ ڕەشبینی و لە ژیان و لە دەوروبەر و لەو کۆمەلگای تێدا دەژی زۆر زاروێ ئێمە مقابلەی خەڵکێک دەکرێت کە بە شێوەیەک لە شێوەکان زۆر ڕەشبینە ئەم ڕەشبینیە دەلالەتە ئەو کەسە ثقەی بە نەفسی خۆی نەمایە ناتوانی لەگەر ئەم مجتەمەعە بژی خۆڕاناگرتن بەرامبەر ڕەخنەکان کە بەڕاستی ئەوە شتێکی زۆر کە ئینسانی موسڵمان دەبوو لە هەموو کەسێکدا خۆی ڕابگرێت بەرامبەر ڕەخنە بڕۆ تەمەشا قورئان بکە تەمەشا قورئان بکە چەندەها ڕەخنە ئاڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوە چەندە قسەی سەیر و سەمرە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم توانج بەرامبەر پێغەمبەر صلی الله زۆر سابر و زۆر ئارامگر بووە بۆیە کەسێکی پێشەنگ کە کاتێک ثقەی بە نەفسی هەبی کە خۆی بەراورد ناکە هەروەها دەبێتە پێشەنگێکی تەواو لە بۆ لە بۆ کۆمەڵە کەسیشتر هەروەها دەبتە هۆی ئەوەی کە ئەم ڕەخنانەی لێ دەگری ڕەخنەکان وەردەگری و ئەگەر بێت و شتێکی باش بودەی تەطبیقی دەکەوە ئەوکەی تریش کە دەیزانی ڕەخنەکان تەنها لەسەر ئەنجامی حەسودی و ڕێک لێبوونەوەی جێی پێنادا بۆیە هۆکاری بەهێزکردن کە هۆکاری بەهێزکردن لە بۆ ئەوەی ثقە بالنەفس زیاد کە بەردەوام بوون لە هۆڵدان فێربوون و هەروەها خۆ پەرچەکردن و لەچی لە زانست و هەروەها لە مەسائلێکی ئەو بەهانەی بەها ئیمانی و بەهای نەفسی و بەهای زانستیمان کە باس کرد ئەو بەهانە دەبێتە هۆی ئەوە ئەو ئینسانە کیان دەورە و ڕاهێنا بکەم بۆ ئەو ئینسانە کە ئینسانێکی بەهێزی لێ دروستبی تاکو بەو شێوی المؤمن القوی خير من المؤمن الضعيف کە خوای پەروەردگار لەم زۆرە ئیماندارانەمان حسابکە کە ئیمانداری بهێز و بتواناین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.